سڵاو بینەرانی عزیز بە خۆشحاڵیەوە لە ئەڵقەیەکی تازەی پرۆگرامی باشترین لەگەڵتانین بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک منداڵی زۆر ئازیز و نازدار پرۆگرامێکی جیاوازمان هەیە کە بەیەکەوە چی دەکەین ئەو شتانەمان بۆچی داناوە چی دەکەین ئەمڕۆ بەیەکەوە باشە ئەمڕۆ بەیەکەوە یاری زۆر خۆش و بەچێژ و زۆر جیاواز دەکەین پێتان وایە هەردووکتان دەیبەنەوە باشە ئێمە لەو یاریە دەبین بە دوو تیمی یەکەم و تیمی دووەم منیش یاریەکە بڕێوە دەبم بەڵام ئەمە دۆستانەیە بۆ خۆشیە واتە بۆ ئەوە نیە بڵێ ئیلا دەبێت ئەو تیمە بیباتەوە تیمەش بدۆڕێت و بۆ دۆڕان و برنەوە یاریەکە بکەین نا بۆ خۆشی یاریەکە دەکەین باشە بابەیەکەوە دەست پێ بکەین یاری یەکەممان کۆمەڵێک وێنەمان لایە لێرە وەمزانی دیارە خەریک بوو پارسا یوسف ئەمیر بێرین خان کۆمەڵێک وێنەمان لایە هەر جارێکێکتان باک دەکەم کە وێنەکەی بینی ئەبێ نواندن کە بۆ هاوڕێیەکەی بۆی بزانانی وێنەی چ شتێکە بەڵام نابێ قسە بکە باشە تێگەیشتن زۆر باشە با کاکە یوسف بێت فەرموو وەرە یوسف کاکە ئەمیر ببوورە دانیشە ببوورە ئەمزانی ئەوە یوسف سەیری ئەمە بکە ئەزانی ئەمە چێوانە باشە نابێ قسە بکەی تەنیا نواندنی بۆ بکە پارساش دەبێ بیزانێ یاڵە پارسا بزانم دەیزانی مایکەکە بگرە پارسا بیگرە مایکەکە نزیکی بکەوە لە خۆت باشە ئەگەر زانیت وەڵامەکە بڵێ یاڵە دەست پێکە نابێ قسە بکەی یاڵە بۆچی بەکاردێ دەی بۆچی بەکارد نواندنەکەی بۆ بکە نواندنەکە هەچ کاتێک بەکاردێت چی شتێکی تێدەکەین فاسۆلیا و یاڵە نواندنەکەی بۆ بکە نواندنەکە دەی چۆن دەیخۆی دەی ئەوە چیە پارسا کەوچک باشە لە لای کەوچکە کە شتێکی تری تێدایە گەورەترە ها لە خوارەوەیە بیبەر خواردنەکەی تێدایە خواردنەکە لە ناو چییە شتێکە بە پیتی سپیتێک دەست پێ دەکا سپیتێکە بە پیتی دەست پێ دەکا قاپ هەر بژی زۆر باشە دەست خۆش کوات سەپڵەمان بۆیان لێدا هەر بژی دەست خۆش بێنە مایکەکەم بدەوە ستانۆرەی ئەوانە دەست خۆش وێنەی یەکەم هەروەک دەبینین وێنەی یەکەم قاپێک بوو بۆی بزانین گروپی دووەم دەیبەنەوە یاننا کاکە یوسف وەرە ڕاستم کرد وەرە یوسف قسەی بۆ مەکە تەنیا بنواندن باشە دەزانی چیە دەست پێکە بێرین خەمزام دەیزانی ئەو مایکەکەت فەرموو جان بیگرە بیسوڕێنە باشە بیسوڕێنە مایکەکە دەست خۆش بێ گۆرەبەژە چییە؟ گۆرەبەژە گوڵە بە ڕۆژات با چەپڵێکی بۆ لێدەین هەر بژی دەست خۆش بێ گوڵە بە ڕۆژا وێنەکەمان ڕاست بوو وەڵامەکەی بێرین خانش ڕاست بوو ئێستا پرسیاری دووەم کاکە پارسا دێت وەرە کاکە پارسا دەبێت کاکە ئەمیر بیزانێت وێنەی دووەممان وێنەی شتێکی ترە نابێ بیڵەی باشە تەنیا نواندن دەست بێکە یاڵە دەی دووبارە بۆی بکۆ دووبارە ئەمە چ شتێک یەکسەر ئاوە دەخورێت ئەی ناوکەکەی چی لێ دەکرێت دەی پارسا نواندەکەی بۆ بکە ناوکەکەی فڕێ دەدرێت چییە شتق نا بە چ پیتێک دەست پێ دەکا پیتی دەی بە پیتی ز دەست پێ دەکا زرۆبی نزیکە دەی بیگۆڕە ترشا تیژە ڕاڕاجیشان بکەنەوە حەکەی زەیتون با چەپڵێکی بۆ لێدەین هەر بژی دەست خۆش بێ زۆر باشە کۆتا پرسیارمان هەیە پاشان زانی بێرین خان نواندنەکەمان جوان بۆ دەکاوەرە بێرین خان بێرین خان زانگ دەزانی ئەو وێنێت شتێکە کاکە ویستیش مایکەکەی بگرێت یاڵە نواندنەکەی بۆ بکە ئەمە چییە ئەیکەیتەوە بەڵێ ئەیکەیت کتاب هەر بژی وێنەکەمان ڕاستە کتاب و کوات چەپڵەمان بۆی لێدا هەر بژی دەست خۆش بێ زۆر باشە ئێستا ئێمە بەشی دووەممان یاریەکی خۆشە و یاریێکی بەچێژە پاشان بەردەوام دەبی ئامادەن بڵێ ئامادەین دەی لایک ئامادەین با دەست پێ
بینێرانی عزیز بە خۆشحاڵیەوە هێشتا بەردەوامین هێشتا بەردەوامین خۆمان دوو نەبوون کەسمان دوو نەبووە پارسامان دوو نەبووی ئەی بێرین خان کاکە یوسف و کاکە ئەمیر نانە زۆر باشە ئێستا یارێکی خۆشمان هەیە زۆر دەبێت تەرکیستان هەبێ باشە کاکە ئەمیر کاکە یوسف کاکە پارسا بێرین خان دەبێت لاین ڕیزێک دروست بکەن ئەلێرە باشە ئامادە بن کۆمەڵێک ڕنگ لێرە هەیە شین پەمەیی پرتەقاڵی سەوز لێرەش ڕەنگی تر هەیە بەڵام من دەستکاریان دەکەم دەبێت ئێوە بزان چ ڕەنگێکە باشە دقەیەک نابێ ئێوە بیبینێن دەبێت بسوڕێن بسوڕێن باشە دەیگۆڕم جا چییە ئامادەن یەک دوو سێ باش دەست پێکە کامەی دەگۆڕیەوە ئەوەیان لەگەڵ کامەی لەگەڵ باشە بیان گۆڕەوە ئەوەش بدەمن یاڵە یەکدانێ خۆی دەبێ یەکدانە بێ ئۆکەی یاڵە بزان ئێستا بزانین چۆنە هەڵەیە باشە یاڵە بێرین خاوەرە بێرین خاوەرە کامەی دەگۆڕیەوە ئەوەیان لەگەڵ کامەی ئۆ کۆ بزانم دەی باشە دەست خۆش یاڵە بڕۆ نۆرەی ئەوەیە یەکدانەی هەڵەیە یەکدانەی هەڵەیە دەی یەکدانەی هەڵەیە ئەوەی بە ئەو کەسکەیت بە ئێرە باشە بزانین ئەو کەسکە دەبینە ئێرە ئەوەش دێنینە ئێرە کوا بزانین نا هەڵەیە باشە یاڵە پارساوەرە پارسا یاڵە بێنمە کوێ ئەو دووە کوا بزانین هەڵەیە باشە دەست خۆش یاڵە بزانین نۆرەی یوسفە دەڵێجان ئەمیر هەمومان دەیبینەوە ئەوەیان بۆ کوا بۆ کوێ ئێرە ئێرە باشە بزانین یەکدانەی هەڵەیە یەکدانە تەوا نۆرەیە بێرین خانە دەست خۆش یاڵە بێرین خان یەکدانەی هەڵەیە چاچیکە لەگەڵ کوێ کوا بزانین لەگەڵ سەوزەکە بیگۆڕمەوە بزانین ڕاستە ئاوە بەداخەوە هەڵەیە یاڵە ئەوەی تازە چاک بکەوە باشە ئەوەی تازەی بێرین دەستکاری کرد چاچیکەوە لەگەڵ کامەی لێرە دانێ یەک جارە نابێ دەبێت یەک جار بێ باشە یەکدانەی هەڵەیە یەکدانە پارسا یەکدانەی هەڵەیە تێکچوو باشە یاڵە دەست خۆش نۆرەی یوسفە یەکدا وەڵا دوودانەی هەڵەیە ئەو پەمەیە بێتە ئێرە باشە وەڵا تازانی با چەپڵێکی بۆ لێدەین سەیریکە وەرنە ئێرە سەیریکەن وەرنێرە با سەیریکەن بێکەوە سەیریکە پەمەیەکە شینەکە سەوزەکە باخر لەو لاوە هەڵەتە بوو پرتەقاڵیەکە با چەپڵێک بۆ خۆمان لێدەین هەر بژی بە خۆشحاڵیەوە هێشتا لە یاریەکی تر بەردەوامین و ئەم جارە یاریێکی زۆر خۆشترمانێ سەیریکەن چیمان هەیە لێرە کۆمەڵێک شتمان لێرە شاردووەتەوە باشە ڕەنجیان سوورە یەک ئێستا هەڵدەستن هەرجارە و تیمێک هەردووکتان دێنە ئێرە ئەگەر بەرزیکەنەوە شتەکەی تێدا بێ لە یاریەکە ئەدۆڕێن تیمەکەی تر یاریەکە دەکەن دوو جار دەیکەن ئاگدار بن باشە ئەگەر تێدا بوو ئەوە دۆڕێن باشە ئەگەر تێدا نەبوو دەیبینەوە وەکو ئاگرێک وەکو بۆمبێک وە نابێ بۆمان دەرچێ ئێستا وەرنە ئێرە فەرمونون دێوەرنە ئێرە دەستان خۆش زۆر باشە کاکە پارساوەر ئێرە هەر بژی دەست خۆش بێ هەر بژی بێرین خان جاری یەکەم تیمی یەکەم با دەست پێ بکە فەرموو یەکدانە هەڵبگرا بێرین خان دوای هەڵدەستێ بێرین خان یەک دەخ باشە ئەوەمان زانی باش با لێوێ بێ ئێستا نۆرەی تۆیە بێرین خان وەرە ئێرە جانی من باشە هەر بژی لێ پێشەوە بە باشترە بەس تۆزێک ئاوە بسوڕێ باشە تێوەرە جانی من دەست پێ بکە
ئەوانیش یاڵە نۆرەی بێرینە بێرین باشە باشە ئەوە باشە دەست خۆش یاڵە نۆرەی پارسایە پارسا چی بوو پارسا چی بوو تێیدا بوو باشە پێ دوایە ئەم جارە دەیبێەوە پارسا کوهاندێک قسەم بۆ بکە بزانام دەیبێەوە جارە باشە بەڵێ ئەی تیمەکەی تۆ پێ دوای تیمەکەی تۆ دەیبنەوە والله ئەی ئەوان دەیبنەوە لێتان والله نخير نەخێر سكي من دزان چیان هوا ئەوە دەڵێم دەزانم چیانەوە بزانم تووس دەڵێ بەڵێ منیش دەزانم بەس هەندێک تێکار بووین هەندێک تێکەڵ بۆ لێدوانە باشە بێرین خان پێ دوایە دەیبێەوە بله پێ دوایە ئەی تیمەکەی تر دەڵێ ئێمە دەزانی کامی تێدایە نخير بقصي والله بان قز وا دەڵێن یەڵە با بەردەوام بین 1 2 3 نۆرەی ئەوانە یەڵە یوسف باشە 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 بینیمان دەست خۆش نۆرەی ئەمیرە تێدا نیە تێدا نیە باشە لە شوێنی خۆی بێ دەست خۆش نۆرەی بێنی خانە بێنی خان دەبێت لە شوێنی خۆت بی شوێنەکەی دەگو زۆر باشە هەر بژی دەست خۆش یەڵە کاکە پارسا باشە لە ئێستاوە ئەوانەی دووبارە بوو نابێخڵی گرین باشە یاڵە نۆرەی ئەمیرە دەبزانین تێدا چیانە باشە یاڵە کاکە یوسف وانە ئەمیر هەموو تێکەڵ کردو تێدا نییە باشە دەست خۆش ئێستا چی دەکەین ئەوانەی تێدا نیە جگای دەکەینەوە دەست پێکە بێرین خەن ئەمەیان باشە دەست خۆش تێدانە بوو یەڵە پارسە یارمەتی دەدەی یاڵە دەست باشە هەر بژی بێنە بیدە من دەست خۆش یاڵە ئەمێ یارمەتی هەر بژی زۆر باشە یەڵە بزانین ئەوانەش ئاشکرا بووینە دەبێ بیدەینە من دەست خۆش یوسف یارمەتیمان دەدا زۆر باشە دەست بێکە کردت؟ نەکرد یاڵە بێنی خان ببوورە بەس دەبێ بیتە ئێرە دەی دەست بێکە کامی ئەوە زۆر باشە دەست خۆش یاڵە پارسا بوو نۆرەی پارسایە یاڵەوە لە زیاتی پارسا کردی دەست خۆش باشە ئێستا پارسەش دەیکاتەوە دەی دەست خۆش قەینە زۆر باشە یاڵە پارسا تێکدا باش قەینا دەیدەی یاریە خۆجارێ تاو نەبووە یەک دەقا چی لێ دەکەین باشە یاڵە کاکە پارسان دێک بسوڕێ وەرە بێرین خان وەرە ئێرە جانین بە هەمومان بیبینین یاڵە ئێستا دێ یاڵە بزانین باشە دەست خۆش زۆر باشە بێرین خاوەرەوە شوێنی خۆت وەرە جانین یاڵە نۆرەی تۆ دێ ئەم جارە دیسان دەیکەینەوە نۆرەی چێە؟ یوسف یاڵە باشە بزانین کۆتازار نۆرەی پارسایە پارسا هەر بژی یاڵە نۆرەی بێرینە بێرین باشە بزانین ئەم جارە نۆرەی دەی تێیدا بوو باشە دەست خۆش بە ئەوەش لای من بێ یاڵە نۆرەی بێرین یوسف دوودانە ماوە یاڵە یارمەتی بدە پێتان وایە دەیبەنەوە یانی دەدۆڕێنەوە دەیبەنەوە یاڵە بزانین دەی پارسا تۆزێک بسوورە دەی تۆزێک بسوورە باشە یاڵە کۆتا جار بێرین ئەویش تێدانە هەر بژی زۆر باشە با چەپڵە بۆ یەکتر لێ بدەین و دانیشین باشە زۆر باشە هێشتا لەگەڵ یەکتر بەردەوام بێرین خان پێ دەکەنێت دیارە دەتەوێت ئەو یاریە بێەوە پێ دوایە دەیبێەوە باشە بەڵێ سیرکە ئەم زارەمان لایە ئەرژمارەیە گەورەتریان 2 یەکیان 2
ئەی دوو گەورەتریان سێ گەورەتریان چوار گەورەتریان پێنج گەورەتریان شەش گەورەتریان شەش زۆر باشە یەکسانن سەیریکە جاری یەکەم تیمی یەکەم زارەکە هەڵدەدا هەر ژمارەیەک دەرچوو بۆم لە ژمارە چوار دەردەچێت جاری دووەمەگە تیمی دووەم زارەکان هەڵدەن ژمارە 5 یان 6 دەرچوو ژمارەکە گەورەتر بوو خاڵێک وەردەگرن باشە؟ هەتا 5 خاڵ 6 خاڵیان بزانین چەند دەتوانین یادەکە بکەین هەتا 10 خاڵ یاڵێ 1 2 3 دەست پێکە هەستەوە وەرە ئێرە 1 2 3 زارەکە بە سێ یاڵە بڕۆ دەست پێکە هەر بژی بزانین چواریان 5 یان 6 5 ئەو خاڵی یەکەم پارسا دەست پێکە پارسا بهێنێ ئێرە باشە هەر بژی دەستخۆش 1 2 3 2 یاڵە بێرین خان 3 4 5 6 لێرە باشە لە ناوەڕاست شاش ئەوە دوو خاڵ دەست خۆش یاڵە دەست پێکە یوسف ئێستاوە دوو خاڵمان هەیە لێرە دەبێ بسوڕێ وەرە ئێرە باشە دەست پێکە دوو یاڵە ئەمزارە دەبێ یوسف زیاتر بێنێ دەست پێکە لێرە بیکە باشە شاش ئەو سێ خاڵ چۆن دەبێ یاڵە پارسا دەست پێکە پارسا دەی شەش دوو ئەو دووە باز لێمە نایەن یاڵە بێرین خان لەوێ بیکە باشە لەوێ دوو یەکسان باشە ئەو خاڵە بۆ هەردووکتان بوو سا چوار خاڵ بە یەک خاڵ شەش ئەگەر وەکو شەش بوو یاڵە با چەپڵە لێدەن چەپڵە ئەگەر شەش بوو یەکسان دەبن هەردووکتان خاڵۆرن یاڵام ئەگەر شەش کەمتر بوو خاڵەکە بۆ چێە یاڵە دەست پێکە فەرموو یاڵە خێرا دەی دەست پێکە شەش یەکسان بوو با چەپڵە لێدەن چەپڵە خێرا دەست پێکە فەرموو یاڵە ئێستا 5 چەند خاڵمان هەیە 5 خاڵ بە دوو خاڵ شەشمان بۆ بێنە باشە شەش بەس دەبێ بسوڕێ پارسا شەش خاڵمان بۆ بێنە دەی هەر بژی سێ باشە سێ لەوانەیە باش بێ سێ یەڵە بێرین خان دەی سێ چوارمان بۆ بێنە چوار دەی چوار چەپڵێ با بۆ لێ دەی چەپڵە هەر بژی دەست خۆش ئێستا چەند خاڵمان هەیە 6 خاڵ بە دوو خاڵ ئەجاخۆ دەبێ ئێستا لەوان زیاتر خاڵی زیاتر بەدەستبێنی یەڵە 1 2 3 دەی 6 خاڵ سێ ئەو سێ چۆن دەبێت خوا یاڵە بزانین ئەو جارە خۆم بزانین دیسان دێکی هێوە سێ دیسان سێ باشە حەوت و سێ دەست خۆش یاڵە بیکە پارسا حەوت خاڵ بە سێ خاڵ پارسا 4 5 6 دی ژمارەیەکی زۆر چوار لەوانەیە باش بێ یاڵە بێرین خان دەی 5 ئەوە 8 و 3 ئێستا چەند خاڵن 8 ئەی ئێوە سێ ئەم جارە دەی بزانیت لایان دەبینەوە دەست پێکە سەمن لای ئەوانم لێشتان دەبینەوە ئێمە ئەیبینەوە 5 یاڵە 6 5 دەبێ بێنن ئەگە ناوان دەیبنەوە دەی خاڵێک دەی چوار ئێستا چەند چوار خاڵ بە 8 خاڵ یاڵە دەست پێکە پارسا چوار خاڵ بە 8 خاڵ پارسا دەی ژمارەیەکی زۆر دەی چوار باشە لەوانەیە باش بێ نۆرە بێرینە باشە بێرین خان ئێستا لای ئێوەم چوار بە 8 ئاروە ئێستا چەند 5 و 8 یاڵە دەست پێکە نۆری ئەوە ئێستا 5 و 8 ئاگدار بن یەک یاڵە هەر دوو بێنی خاڵێک وەردەگری دوو قەیناوەشە خاڵ ئێستا 9 بە 4 پارسا لایان ببۆ پارسا سێ یاڵە بێرین 4 یان 3 بێنی یان 5 6 یەکسەر دەیبنەوە دەی دوو ئێستا ئەوان خاڵێکیان وەگر کەواتە 6 بە 8 6 بە 9 6 خاڵ بە 9 خاڵ ئاگاتان لێبێ زۆر باش
شش خاڵ بە 9 خاڵ دەی دوو حوت خاڵ بە 9 خاڵ خەریکە یەکسان دەبن یەڵە پارسا دەست پێکە پارسا دە یەکسانیکەوە حوت خاڵ بە 9 خاڵ بیکە 8 چوار باشە بێرین ئاگدار بە 4 5 6 دەی بنەوە دەی بێری بسوورە دەست پێکە هەشتونەوە ئێستا 8 خاڵ بە 9 خاڵ ئێستان هەشتن ئەوانش 9 باش یەکتان وەرگرت وەڵا ڕاست دەکا با چەپڵەیەکیان بۆ لێ دەی چەپڵیان باڵێ بام نیش بیکەم پێتان وایە من چەند دێنم 6 ئێستا ئەگەر من 6م هێنا دەی بمەوە یاڵە دوو ئەوە من لای ئەو تیمە بووم بۆیە هەردووم دەهێنا زۆر باشە دەستان خۆش یارێکی چۆن بوو کاندێ قسەم بۆ بکەن پێت خۆش بوو یارێکی خۆش وەڵا باشە پێکەنیشن پێکەنیشن زۆر باشە ئەی بزان پارسا پێی خۆش بووە یارێکە خۆشە زۆر خۆش بوو بەڵێ زۆر باشە دەست خۆش بێ باشە پێتان وا بوو یاریەکە یەکەم جار زەحمەتە و لەوانەیە ئەوان بیبەنەوە و بە ئێمە ناکرێت و سەرەتا هاتسن خاڵێک بە پاشکەوتن یاڵە تۆ قسە ئەمە نون وەگرت بەس ئەوانی شەشتیان وەگرت یەکەم جار ئەوان زۆر بە پێشکەوتن بەڵام ئێمەش زۆر بە پێشان کەوتینەوە باشە دەست خۆش ئەی پارسا ئەمە ئەوان زۆر بدۆڕێن هەتێ زۆر بدۆڕێن هەتێ بیبەنەوە دەست خۆش بزانی ئەی ئەوان چمان پێ دەڵێ یەکەم جار ئێمە دڵمان خۆش بوو بەسوەتی ئەوانە زیاتر بوون ترسان هەندێکوانیە گوتان ئێستاوە خەریکە یەکسانی دەکات بێرین خان دێگوت نا هەردەی بینەوە ئاخریش بردیانەوە بەڵێ ئەیبینەوە دەبێت ئێمە باشین ئێمان ئەمە نوین ئەمان هێشتان حوتن باشە ئێستا یاریەکەمان بۆچی کرد بۆ خۆشی کامەمان بردمانەوە هەردووکمان هەرسێکمان خۆمیش لەگەڵتان بووم یاریەکەمان بۆ خۆشی کردکەواتە ئێمە یەکەم جاوتمان ئاڕاستەوتمان بۆ خۆشی دەکەین بۆ ئەوە نیە ئیلا ئەبێ ئەوە بیباتەوە ئانش ئەبێ بدۆڕێن و هەندێک کەستان بینیوە کە ئەدۆڕێن دەگرین بینیوتانە باشە پێت وایە کارێکی ڕاستە پارساگە بگریەی ئەیە بێت چی بکەیت ئەبێ پێ بکەنی ئەی باش ئەگە دۆڕای بێ دڵمان خۆش بخۆ ئاساییە دۆڕاوی خۆیندا چیە دەوی بدۆڕێت دۆڕای جارێکی کە بەدەستی خۆت نییە بەدەست خۆنی لەوانێ جارێکی کە بیبێ بیبیت تۆمزانی دڵی جارێک کە دەگریەوە زۆر باشە ئێستا ئێمە دەچینە سەر کۆتا یاری و بەردەوام دەبین باشە ئامادەن لایکێک چێ ئامادەی با لایکێک بکە هەر بژی یەک دوو سێ سەوز سوور سەوسور سەوز سوور خۆ منتان ڕەتدا باشە دەستخۆشیڵە دووبار هەر بژی ئەو جارە دەبێ من بگرن باشە بەس ئاگدار بن دەبێت سەبر بڕۆ نابی وا بە خێرایی بڕۆن ئەها نابێ ئەوە یەکسەر ڕاکێ ئاوە هەنگاو باشە یەک بزەبت ئەمیر نابێ ڕاب بکەیت با دەست پێ بکەین سەوز سوور سەوز سوور ئەوە چێ بوو ئەو بردیەوە باشە یاڵە خێرا دیسان خێرا باش دەبێت دەست لە من دەی نابێ ڕاب بکەین دەبێت سەبر بین باشە ئەمیر دەبێت سەبر بین سوور چەند کەستان سوولان خۆ سوور نابێ بزوولەی ئامادەن سەوز سوور خۆگوتم سوور یاڵە دیسان بێ بە جوانی بیکەین بە جوانی باشە بە جوانی نابێ یەکسەر ڕاب بکەین سوور یاڵە دیسان سەوز سوور یەک یاڵە بڕۆ لێوێ دانیشە هەر بژی سەوز سوور یاڵە بزانین بێرین دەیباتەوە یان پارسا سەوز سوور بردیەوە باشە دەست خۆش با چەپڵەیەکیان بۆ لێ دێن باشە وەرنە لای من وەرن دوو کەستان لەولا بێرین خان پارسا دەجان بێرین خان وەرە ئێرە
بێنین خان باشە دێوەرنە ئێرە حەز دەکەم هەندێک قسەم بۆ بکەن بزانم ئەمڕۆ کاتێکی خۆشمان لەگەڵ یەکتر بەسەر بردیاننا والله کاتێک خۆش باشە پێت وایە لە کاتی یاریکردن پێویستە گاڵتە بە تیمی بەرامبەر بکەین بڵێ دەبێ ئێمە بیبینەوە ئێوە هیچ نازان و خراپن و هیچ باش نینە و نەخێر ئەی ئەبێت چی بکەین ئەوان ئێجا دەبێ ئەمە هیچ نەڵێن ئەگە بردمانەوە دەبی نەگرێ دەبێنێ ئەگەر ئێمە بردمانەوە پێما خۆش دەبێ ئەگەر دۆڕاشی نابێ بگرین چکە یاریەکە بۆچی یاریەکە بۆچیە پارسا کە ئێمە ببینەوە باشە. نابێ فشەی بێگین زۆر باشە ئەچکە یاریەکە بۆ خۆشیە و ئەبێ دڵمان زۆر خۆش بێ کە یاری دەکەین نابێ بێگەنی باشە ئەی چیت هەیە بۆ تیمی بەرامبەر دڵت خۆش بوو کە یاری لەگەڵیان کرد بەڵێ زۆر باشە دەست خۆش ئەی بێرنی خان تۆ چی دەڵێ دڵت خۆش بوو کە یاریت کرد بەڵێ باشە کاکە پارسا کەمێک بگەڕێەوە دواوە ئەزیەت نەبێ دەست خۆش بێرین خان تۆ چی تێ لەسەر یاریکە خۆش بوو بەلاتەوە خۆش نەبوو خۆش بوو ئایبی نەبوو بەدڵت بوو بەڵێ پێ دوا بوو دەیبەنەوە لە یاریەکان نەخێر نەخێر ئەمیر دەڵێ پێم وانە بوو دەیبینەوە باشە دەست خۆش بێ ئەی تۆ پێ دوا بوو یاریەکە دەبنەوە یانە یاریەکان زۆر خۆش بوون و هیچ عیبی نەبوو ڕۆژێکی خۆشمان بەسەر برد و نابی کەسێک بگرین کە ئەو نەبدۆڕا بباتەوە هەر بژی بسوڕێ جانی من دەست خۆش باشە چ ئامۆژگارێک تێ بۆ منداڵان کاتێک یاری دەکەن پێویستە چۆن یاری بکەن ئێستا نابی گەمەیان پێ بکەین نابی بگرین زۆر باشە نەبگرین نەپێیان پێ بکەنی هەر بژی زۆر باشە کەواتە یاریەکە بۆ خۆشیە پێویستە ئێمە بە ئارامی یاری بکەین و تونند و تیژ نەبین لەگەڵ یەکترەوە وشەی نەشیاویش بەکارنێنین باشە کۆتایی بە بەرنامەکە بێنین دیسان یاریتر بکەینەوە لە پرۆگرامێکی تر لە پرۆگرامێکی تر باشە کەوایە تۆزێک وەرنە لای من وەرنە لای من دەی تۆزێک وەرە پارسا وەرە ئێرە جانی من وەرە ئێرە پارسا دەیجانی من دەست خۆش کاکە یوسف تۆش پارسا ئازانم ئێستا ئێمە ئامۆژگاری منداڵان دەکەین کە بەیەکەوە کاتێک یاری دەکەن بە جوانی یاری بکەن باشە یاڵە باسەیری کامێراکە بکەین منداڵانی ئازیز دەمانەوێت کە کاتێک ئێوە یاری دەکەن بە شێوازێکی تونند و تیژ یاری نەکەن و یاریەکە بۆ خۆشی و بۆ فێربوونە نابێت کاتێک کە ئەدۆڕێن چی بکەن کاتێک کە ئەدۆڕێن نابێت چی بکەن نابێت بگرێن نابێت چی بکەن نابێ بگرێن زۆر باش هەر بژی زۆر خۆشحاڵ بووم منیش لەگەڵتان بینەرانی عزیز بەم شێوازە دێنە کۆتایە پرۆگرامەکەمان تاوەکو وەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ بێت دەی بای بکەین بای خواتان لەگەڵ